هاوڕێیان ئێستا ئەوەم سێ کە زۆربەی کۆمنتەکانی ئەو پۆستەی لەسەر ئۆزەلانم کرد کە بڕیار وایە لە ماوەیەوە هەفتەدا ئەو زانیاری بە من درایە دەبی لە ماوەیەوە هەفتەدا ئەگەر هیچ نێتە پێش ئۆزەلان گوتار بدات کە داوای پرۆسی ئاشتی و کۆتایی هێنان و کێشەی چارەسەری کێشەی کورد بکرێ بالمقابل ئەو برادرانەی قەندیلیش بێنە خوارێ دیارە و بێنە خوارێ ئەوە بەسیت نییە کۆی کە زۆر بە تاوان تێگەیشتینە ئاش بەتاڵەکەی ه پێ و دێت چەکدادنێ و ئەو دەبین ناوە پرۆسەیەەکە هەنگاوە ینی بێگومان کورچیتە چیای ئەوی ما بەدەست بینیگە مافی بەدەستینە چ دەکە لە چیایی خۆ هیچ میلەتێک نمایەوە تامیلەکان چوونەوە چەچیان تەسلیم کردو هەمیان لە ناو بدران بۆیە ئەو موزوع ئەوان نییە لەو ئەوەی ئەم بزانم بەو شێوە نییە پرۆسەیە دەست پێ دەکرێت یەکەم هەنگاویش هاوڕێیان دەبێت تورکیا ئەگەر ئۆزەلان ئەو گوتارەیدا گویا لەو هەفتەی دەبی تورکیاش ئۆزەلان ئازاد بکات ئازادکردنەکەشەوە نییە بهینیتی لە دیار بەکریان لە گوندەکەی خۆی یام سارش هەبێ بە کەیف خۆی لە شار لە ئەوشار بڕە نا لە ماڵێک دەبێتن دەست بە جمجۆڵی دیبلوماسی هەوڵ لۆ چارەسەرکردنی کێشەی کورد دەدەن یعنی ئەوە حاڵەتەکە ئاوایە ئیترش ئەگە سەری گرت ئەوە دەستە پێش ئەگە سەریشی نەکرد شەڕ دەست پێکرەوە 2012 کە ناوی خۆشیان گۆڕی و کردیانە کادەک و نازانم دنیاکشت بوو گرنگ بڕواناکەم نە قەندیل وا بەسیتی بێتە خوارێ ناو پرۆسەش بە ڕۆژەک و دوو مانگێک دەبێتن بەڵام ئیتر هەر بزانن ئەو نوقتەیە ئەو حاڵەتە وایە خاڵی دووەم چێ ڕێگرە لەوەرن لەمپەر زۆرە لە بەرامبەر ئەوەی گەورەترین لەمپەر ئەردۆغان و حزبەکەیتی کە لەگەڵ پرۆسی ئاشتینین تا ئێستاکە بەڵام دەزانن گەلە قورسە لەبەر یەک حزبی معارز کە ئەگەر هەیە لە ساڵی داهاتوو انتخابات بکرێ بە تەواوەتی جێپێی ئەردۆغانی لەق بکات دوو ئەو حزبەی هاوپەیمانی لەگەڵیدایە کە دەوڵەتی قوڵە یا ئەرگەنە کۆنەیە فاشستەکان مەهەپا ئەوانە دا ئەندازیاری ئەوەن لۆ لەبەرەوەی ئەوان دەزان تورکیا لە خەتەرە ئەوان دەزانن تورکیا لە خەتەرە ئەگەر ئەو پرۆسەیە چارەسەر نەکرێتن دیارە هەر تورکیا تووشی مەشاکل دەوێت خەتەرەکەی کەمتر دەڕۆکو دەرێ زەرە لە نیوێ بگەرێتەوە قازانجا ئەوان بەو ئامانجەوە هاتینە پشتێژێک بۆیە ئەردۆغان بە تاقتە نێمایتەوە ئەو کێشانەی ئێستاش دروست دەکە هەم بۆ ئامانجەیە هەم کورت جارشکە هەری بژێرتەوە ئەگەر قوبولکە بۆیە ینی نەغەرب و ئەمریکا پێیان خراپ نییە لەگە ئەوەی ینی شتەکە پێک بێتن لە ناوە خۆی تورکیا اقتصادی خراپە جەهەپە گەورەترین حزبی معارزە کەوزاری لی بردەوە هاوپەیمانێتەکەشی دشە ئەوە خاڵێک لە خاڵە هەرە گرنگەکانی تکەیە بۆیە ینی ئەوە پرۆسەیە گرنگ لەو هەفتەی ئەگە ئۆزەلان پەیامی نەدا نازانم تەخیر دەبی یان نە بەزووتیانە منەوە هەفتەیە و ئەو ڕۆژی پەیامیدا دەبی لەو یەک دوور لە ماوەی یەک هەفتەدا ئۆزەلان ئازاد بکرێ ئەگە ئازاد نەکرێ گفتوگۆ ڕادەوەستی خاڵی دووەم وەزعی ڕۆژاوایە ئەندێ جموجۆ ڕوویدا مەزلوم کۆبانی پەیامی دا و باسی ئەوەی داوای لە شەڕەکرد بێتە ڕۆژ ئاوا و سەردانیم کە و بە سەرۆک نایبن بەڕێزاوە لە دووسێ سەڤەوەی ئەم پرسیتم یەک لە پێناوی ئەوەیە کە ینی شەڕەکە چۆ تورکیا زۆر زەختی لێ دەکا کە شەڕی کورد بکە و تورکیا وەزعی زۆر خراپە خراپترین حاڵەت تورکیا لە عێراق دۆڕە لە سووریاش دۆڕە و مەژغوڵی کێشەی کوردیان کرد هەر بۆزان لە بەنداوی چین شەڕ نەما لە ڕووی بەڕی نما ئێستا بەس ئاسمانمە وەزعی تورکیا زۆر خراپە لە سووریا هیچی دەست نەکەوت ئەو هەموو زەرەر ئەوەشی کرد هیچی دەست نەکەوت بۆیە زەختێک لەسەر شەڕ هەیە مەزلوم کۆبانی ینی مزامەلەی دەکات دوو ئەوانە لە نێوان خۆیان شەڕ و تحریشان پێکەوە ببورن ینی سووریا و حکوومەتی شەڕ و حکوومەتی خۆزەی کورت لەوێندە لە گفتوگۆدان سێلیش نیانەیە لە ڕووی ئیداری خۆسەری دیموکراتیەوە چی بەسەردێت چ دەسەڵاتێک دەدرێتە کورد مرکزیە لە فیدراالی ئەو گفتوگویانەیە وەزائیدەن نەفتەکە چی بەسەردێ نەفت و خێر و بەرەکەت ئەوە هەموو لە گفتوگۆدانەوە هەسەدە چی بەسەردێ لەسەر ئەو سەیە لە گفتوگۆ بەردەوامدان بەڵام وتیان هەمووی ڕەبتە بە وەزعی باکوور ئەگە لە باکوور کورد چارەسەر کێشەکەی چارەسەر بێ گومان وەزعەکە دێتە پێشاوڕێ نا پێگەی کورد زۆر بەهێز دەبی لە سووریا لە عێراق لە ئێران دەگۆڕ وەزعی دەبی بگۆڕێ هەموو شتەکان ینی کێشەی کورد
ئەو دوو ئەوە هەیە ئەوانەی کە دەڵێن نازانم وا پیشان بڕوا بکە بە برادێک گوتی قادر وەڵی لە دێرە زوور عەرەبەکان ویستیان کێشە بکەن ئەحمەد شەرع و تەحریشان پێیان گوتن دانیشن مشکلە دروست مەکەن نەگە حەسەدەی یعنی ئێستا ئەوان مووقفیان تا ئێستا لەبەر ئەوەی ئەحمەد شەرع نایە بتە شەڕ گرنگ یەک دوو شت بزانن هاوڕێیان یەک کورد لەسەر ساڵی ڕابردوو قەت وەزعی وا باش نەبووە کە هێزەکی بە تایبەتی ئاپۆچیەکان سێ بەشی کورد دوو بەشیان لە دەستە لە ڕۆژهەڵات بەهێزن بەڕاستی لە ڕۆژهەڵاتیش بەهێژن هەر گۆڕانکاریەک پژاک هێزەکی کاریگەر دەبێ وەکو هەموو حزبەکانی کە لەبەر ئەوە یەک کورد پێگەی نێودەوڵەتی ئێستا زۆر بەهێزە دووش داگیرکەران وەزعیان زۆر خراپە ئێران و تورکیا مەحاڵە ئەو دەوڵەتەی جاران بمێنن جگە لە ئیسرائیل لە منتیقەی لەو خەریتە نوێیە نابێ هیچ دەوڵەتیشکی بەهێسەبی ئەلەوەش دڵنیابن یەک خاڵی کۆتاییشتان پێ بڵێن ئەگەر ئەمریکا لە هەندێک منتیقە کشاوایان لە سووریا کشاوە هیچ دوو دڵ مەترسن لەبەر ئەوەی بەدیری ئەمریکا فەڕەنسایە کە دەستە شوێنی ئەو دەوڵەتانە هێشتان ئەو پێگەی خۆیان مان مستەعمەرانە سووریا سەی فەڕەنسایە دەدرێتە فەڕەنسا لەگەڵ ئیسرائیل سەرپەرشتی دەکاتن وەکو عێراق دیساندراوەتەوە بەریتانیا لە ڕێ ئەو شەریکاتی ئەوانە مۆزوعەکە ئاوا دەڕوا و فەڕەنسا و ئەو وڵاتەیە کە بە ویژدان بڵێن دەستی 5 ساڵی ڕابردوو خیانەتی نەک لە کورد نەکردێ لە هەموو شوێنێک لە پشت کورد بووە لە دوای قەزافی ینی ئاستم پێکردێ سادرترینە بەڵام لەگەڵ ئەوش ینی ئەوانە کە لە بۆ کورد دەکردرێ کورد هەم پێگەی بەهێزە هەم مووقعەکەی وا دەخوازی قابلە بدەنەوە شەرع کوردستانی ڕۆژاوا یان قابلە بدەنە تورکیا بێگومان هەر لە دەست کورد دەهێڵدرێتەوە شەرع ئەو دەوڵەتە نییە نە ئەمریکا نە ئەوروپا نە ئیسرائیل سیقەی پێ بکەن نە لێش دەگەڕن جێشێکی بە قووەتی هەبیتن حتا تورکیاش قبوڵی نیە جێشێکی بەهێزبی گرنگ وەزعی کورد لەو پەڕی باشیە ئەو بە هیوان ئەو گفتوگۆیش بەردەوام بیت چەکدانانەکەش ئەوە نییە بە ڕەنگی ساڵێک بخانی ڕەنگی دوای ئەو ساڵێ بتەوە شەڕ ئەوە جەولەیەش کە شەڕ دبلۆ ئەوە گفتوگۆ شێوەیەش کە لە شەڕ بەڵام بە زمانی دیبلۆماسیە